بەڵێ سەبارەت بە ئامانجکردنی ژێرخانی وزە لە هەرێمی کوردستان کاردانە ناوخۆیی و دەوڵەتیەکان لەبارەی هێرشەکەی سەرکێڵگەی کۆرمۆر گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز غەیس تەمیمی نووسەر و لێکۆڵەر لە لەندەنەوە لەگەڵمدا. بەڕێز تەمیمی سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. ژێرخانی وزەی هەرێمی کوردستان بۆ ئەکرێتە ئامانج؟ طيبة بالحقيقة استهداف كردستان ڕاستەکەی بە ئامانجگرتنی کوردستان ئێستا شتێکی زۆڕم و ئاشکرایە کە بۆ دەکرێت و دیارە کە ئێران و گروپە سەگدارەکان میلیشاکانی سەر بە ئێران ئەو کارە دەکەن و بۆچی دەیانەوێت کارێکی وها بکەن چکەمە کاری یەکەم جاریان نییە و سەرکردایەتی هەرێمی کوردستان هەمیشە هەوڵی داوە دەرگای گفتوگۆ لەگەڵ ئام لایەنانە بکاتەوە و بە دوای ڕێگ و ڕیشەی هۆکارەکانی ئەم کێشانەدا بگەڕێت و کێشەکان چارەسەر بکاتەوە هەوڵی داوە هەر پرسێکی پەیوەست بەم بابەتە بێت وەکو پاساو بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان بەکاردێنرێت کۆتایی پێبێندێت. بەڵام تاکە شتێک لێرە کە جێگەی دڵنیاییە ئەوەیە کە ئەم هێرشە بە ئامانجکردنی پێشکەوتنی کوردستان و بە ئامانجکردنی ئەزمموی هەرێمی کوردستانە. ئەمە تەواوی بابەتەکەیە نایانەوێت هەرێمی کوردستان سەرکەوتوو بێت، نایانەوێت هەرێمی کوردستان سەقامگیر بێت، نایانەوێت هەرێمی کوردستان خاوەن توانا بێت و توانای هەبێت. ئەمە تەواوی بابەتەکەی و پێویستە گەلی کوردی بزانن کە چی لە ئارادەیە و پێویستە حکوومەتی فیدرالیش لە پێشینەی کارەکاری پەرلەمانی عراقی لە پێشینەی کارەکاری ئەوە بێت کە هاوسۆزی زیاتری لەگەڵ هەرێمی کوردستان هەبێت بۆ ئەوەی ئەزمموی هەرێمی کوردستان بپارێزن و بەسەر ناوچەکانی دیکەی عراق جێبەجێ بکەن. بەڵێ هەر لە دوای ڕووداوەکە سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە پامێکدا ڕایگەیاند ئامادەی هەموو هەمانجی و هاوکاریەکن بۆ سنووردارکردن یاخود نێشتنی ئەم جۆرە کردەوانە دشت بە هەرێمی کوردستان، دژ بە ئابووری هەرێمی کوردستان و کەرتی وزە لە هەرێمی کوردستان. پێتان وایە لە عراقیشەوە هەمان هەڵوێست و هەمانجی و هاوکاری هەیە بۆ ڕوبەڕووبوونی ئەم گروپە چەکدارانە؟ حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی کار دەکات و جدیەتێکی زیاتری هەیە بە بەراورد بە حکوومەتەکانی ڕابردووی عراق و دەتوانم بڵێم توانای لێکتێگەیشتنیشی هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. بە هەمان شێوە حکوومەتی ئێستا عراق توانای لێکتێگەیشتنی لەگەڵ ئەم گروپە چەکدارانەدا هەیە یاخود هیچ نەبێت دەتوانێت بە زۆرێک لە زۆرەکان فشاریان لێ بکات. سیاسەتی ئێستا و سیاسەتی بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ پاراستنی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان ئێستا دەبینین خەریکە بەرهەمەکەی دەردەکەوێت چ لە سەردانەکەی بەڕێز مەسرور بارزانی بۆ واشنگتن و لە هەوڵەکانی لەگەڵ حکوومەتی فێدراڵی من وای دەبینم بەردەوامی هەوڵەکانی گفتوگۆ و لێکتێگەیشتن و هەماهەنگی دەبنە هۆکاری کەمبوونەوەی دەرفەت بۆ تیرۆریست و گروپە تیرۆریستەکان لە تێکدانی ئاسایش و سوکانگیری هەرێمی کوردستان و عراق. بۆیە ئەمڕۆ بەڕێز سەرۆکوەزیرانی یاخود سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نەچیروان بارزانیش لە بەغدایە و پێشوازی لێکراوە لەلایەن پەرلەمان، سەرۆک کۆمار، سەرۆکوەزیران، سەرکردەکانی دیکە، دەستگا پەیوەندیدارەکان، دەستگا ئەمنیەکان، ئەمانە هەموویان ئاماژەیەکی زۆر باشن بۆ ئەوەی کە هێزی سیاسی و لایەنە سیاسەکان و ئەوانەی کە بڕیار بەدەستن و ڕۆڵی سیاسی هەرێمی کوردستان ئێستا کاریگەرە و دەتوانێت خۆی بپارێزێت لەوەی هەرێمی کوردستان بخلیسکێتە نێو ململانێ. ئەوانەی کە کەرتی وزە لە هەرێمی کوردستان ئەکەنە ئامانج بۆ لەوە ئاترسن کە کەرتی وزە لە هەرێمی کوردستانە پێشکەوێت لە چ شتێکی ئەمە ئاترسن؟ وزەی هەرێمی کوردستان یارمەتیدەری هەرێمی کوردستان و یارمەتیدەری عراقیش دەبێت بۆ ئەوەی لە قەیرانی هاوردەکردنی غاز بێنە دەرەوە و دەبێتە هۆی دروستبوونی ئابوووریەکی سربەخۆ و دەبێتە هۆی پچەوکردنی سەرچاوەکانی داهاتی خەڵکی کوردستان و دەبێتەوە کاری ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان
سربەخۆتر بن و توانادارتر بن لەوەی کە خۆیان کاروباری خۆیان بەڕێوە بن. بۆیە لێدان لە دەستگا و شوێنی هاوشێوە وەکو ئەو ناوچانەی کە ناوچەی بەرهەمهێنانی وزەن ئامێرشانە لێدانن لە سەقامگیری هەرێمی کوردستان و داهاتووی هەرێمی کوردستان، لێدانن لە توانە استراتیژیەکانی هەرێمی کوردستان. بۆیە من داوا لە خەڵکی کوردستان دەکەم بەر لە هەموو شتێک کە پێویستە بەرگری لە مافە دەستوریەکانی خۆیان بکەن، بەرگری لە مافە مێژویەکانی خۆیان بکەن و داواش لە گەلی عراقی و حکوومەتی فیدرالی دەکەم کە ئەمە لە بەرچاو بگرن و بزانن کە گرنگی کوردستانێکی بەهێز و سەقامگیر و کوردستانێکی خاوەن هێزی ئابووری زۆر گرنگە بۆ عراق و دەبێتە کوردستانێکی گرنگ بۆ دووبارە بنیادنانەوەی عراق و یارمەتی دەرێکی زۆر باش دەبێت لە سەقامگیری سیاسی عراق. بەڵێ هەندێک شرۆڤەکاری سیاسی عراق پیان وایە ئەم هێرشە لەلایەن هەمانەوە گروپە چەکجارانەوە ئەنجام نەدراوە کە لە ماوەی ڕابردوودا جاربەجار هێرشیان کڕۆتە سەر هەرێمی کوردستان بە کۆکرێت لە ڕێگەی گروپێکی تر واتە گروپێکی تیرۆریستیەوە کرابێت. بۆ چونیەوە لەم بارەیەوە چیە؟ با باسی بەکەکە بە نمونە بکەین. سوودی لەوە هەیە کە ئەزمموی هەرێمی کوردستان بەرتەس بکاتەوە یاخود پەیام بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بنێرێت سەبارەت بەو لێک تێگەیشتانەی ئەم دوایە لەگەڵ تورکیا کردویانەوە لە سەردانەکەی سەر و کۆماری تورکیا بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان بەرەو پێشەوە دەچێت لە پاراستی سنوورەکانی خۆی دەچێتە ئاستێکی دیکەوە و لە شێوازی بەرەو پێشچوونی پەیوەندەکانی نێوان عراق و کوردستان و تورکیا ئەمانە دەستنە ئاستێکی دیکەوە. ئەمە ڕێکدانەوەی زۆر باشی دەبێتە سەر ئەمن و ئاسایشی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی کۆماری تورکیا و خەڵکی عراقیشدا. لێرەدا ئەمە کێشەکەیە، ئەمە بووەتە هۆکاری ئەوەی کە پەکەکە بکەوێتە ناوچەیەکی با بڵێن ناهەموار بۆ خۆی، چونکە ئەمان حەز بەم شتە ناکەن. بۆیە پێویستە ئێمە ئاگاداری سەرکەوتنی هەرێمی کوردستان بێنەوە. دەبێ بزانین گەلی کورد لە عراقدا دەستکەوتی زۆر باشی هەبووە، پێویستە ئەو دەستکەوتانە ببن بە قدوە بۆ هەموو لایەک. نابێت هیچ کوردێک کە باوەڕی بە دۆزی کوردی هەیە کە ڕێگە بەوە بدات یا خۆت بەلایە بە ئاسایی بێت سەقامگیری هەرێمی کوردستان تێک بندرێت. ئەمە هۆکارەکەی وەکو گوتم ئەو لایەنەیە، چونکە ئەمان شکستیان هێناوە لەوەی کە خزمەت بە کورد بکەن لە تورکیا و ئێستا دەیانەوێت لەلایەن ئێرانەوە ئاسایشی ناوچەکە تێک بدەن. بەڕێز غەیس تەمیمین و سەرۆ لێکۆڵەر لە لەندەنەوە لەگەڵماندا بوو. سوپاس.